دوای قوڵبوونەوەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا جگە لە مەترسی داخستنی سنوورەکان لەلایەن بەغداوە لە هەمان کاتیشدا هاوڵاتیان ترسی ئەوەیان لێ نشتووە کە دابەشکردنی خۆراکیش لە ڕێگەی پوسولەی خۆراکەوە ڕابگیرێت. بەڵام لە بەرامبەر ئەوەدا بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەت هەرێمی کوردستان دڵنیایی دەداتە هاوڵاتیان و ئاشکرای دەکات دابەشکردنی خۆراک لە ڕێگەی پسوولەوە هەر لە سەردەمی ڕژێمی ڕووخاوی بەعسەوە هەبووە و لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە و ناتوانرێت ڕابژیرێت. دابەشکردنی خۆراکە پرۆسەیەکی مرکزیەکە لە ساڵی 96ەوە دەستی پێکردیەوە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بووە و لە زمانی ئەو کاتانەی کە ڕژێمی بەعس لەو پەڕی دوژمنداری دابوو دەگەڵ هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە بەردەوام بوو لە ڕێگەی منەزەماتەوە UN سەرپەرشتی دەکردوە هەتا ئێستاش ئەم پرۆسەیە بەردەوامە و بە هیچ شێوازێک کاریگەری لەسەر دابەشکردنی ئیت خۆراک نابیتن. ئابووری ناسێکش هەسەبارەت بە کاریگەریەکانی ئەو مەسەلەیە لەسەر ئابووری کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕایدەگەێنێت ڕاگررتنی دابەشکردنی خۆراک لە ڕێگەی پسوولەی خۆراکەوە کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر هاوڵاتیان چونکە بەغدا لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی بڕینی بودجە و موچەی خەڵکەوە نەیتوانی ئیرادەی گەلی کورد بشکێنێت لە ڕێگەی ئەم پرسەشەوە ناتوانێت کاریگەری دروست بکات. لەو کاتانی کە بودجەی هەرێمی کوردستانی یعنی ڕاگرت وا بزانم ئەوە گەورەترین کارتی فشار بکە و کاتە خستێ سەر هەرێمی کوردستان لەو شتە گەورەتر نییە کەیتر بودجەیەکی شوێنێکی زۆر گەورەی داخست بۆیە ئەم شتانەی کە ئێستا ئەکرێشتی زۆر بچووکترن لەوەی کە پێشووتر ئێمە بینیمان و توانیمان ڕۆژاکان بەسەر بەرین و توانیمان تا ڕادێک بەسەریە کۆنتترۆلی بکەین و هەروەها ئەو بۆ نمونە ئەو بەشە خۆراک و شتانی کە دایخەوە بزانم ئەوەندە زۆر نییە کە ئیتر خەڵکەکە بەڕادەیەک یعنی معیشەت و ژیانی لەسەر ئەو شتە بێ. بەهۆی ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستانەوە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تا دێت پەرە دەستێنێت و قوڵتر دەبێتەوە. لە ئێستاش دە بەغدا جگە لەوەی ئاسمانی هەرێمی کوردستانی بەڕووی هەموو گەشتە نێودەوڵەتیەکاندا داخستووە بە هەمان شێوە هەڕەشەی داخستنی سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێش دەکات. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.